مش وەکو نوری حکمە سپاس بەخوای گەورە هەر ئاسانکاریەک بوو کردمان بۆ ئەم خولە بەو شێوە ئەنجام بدێ و بۆ شێوە کۆتایی پێ بێ لە هۆڵ و لە خزمەت و لە یعنی هەموو شتەکانمان حەمدا ئامادە کردووە و ساز کردووە وەکو یارمەتی دەرێک بۆ ئەکادیمیای بانگەواز. ئەم خولە بەڕاستی گرنگیەکی زۆری هەیە بۆ خۆی وەکو کتێبێک ئەو کتێبێکەوە باس کردیا لێیە كتاب الأذكار والآداب بو وبراسي كان كي زور هي لبرو كتابي كي أذكار كتابي كي حديثة كتابي فرمودية أو خلق آشنا فرمودة كان في الله صلى الله عليه وسلم. إما أكو أكاديمية بانجواز بوزان سشرع كان أمره لشاري كلار خليك مان كردو بو خويندنو رافا كردني كتابي الأذكار والآداب ككتابك 222 فرمايشتي بيغمري خواه صلى الله عليه وسلم لخوي أقريه كمامۆستا درێر شەرحی کرد کۆتاییشە سەنەدی ئەم کتێبە بەخشرا بە ئامادەبووان